ئێمە وەکو کۆمەڵە گەنجێکی شاری هەولێر هاتووینە ئەم ژێرپردی شۆڕش کارەکەین بۆ ئەوەی بتوانین ئیشی هونەری تێکەڵی کۆمەلگاکەمان بکەین بە شێوەیەکی بەرچاو و زیاتر بۆ ئەوەش کە بینەر دەیبینێت یان ئەو هاوڵاتەیە کە بە پیاژە ئەڕوات لەسەر ڕێگاکان بتوانێت ئیشە هونەریەکانی خۆمان ببینێت ئەو کەسانێکە ئیشی هونەری ئەەکەن و کەمێک با بڵێن ئەو ئەلوانانە و ئەو ڕنگانەی کە ئەیبینێتن هادیئی بکاتەوە کەمێک هادیئی بە نەفسێتی بینەرەکە بدات. ژمارەیەکی زۆر لە گەنجان 45 گەنج زیاتر کە توانیمان هەلی کارێکمان بۆ ڕەخسا لە شاری هەولێر کە توانیمان لێر وکانە وەکو ڕەسامێک یان وەکو کەسێک کە حەزی بە وێنە کێشان بێت لێر وکانە پەرەی بەهارەکەی بدات یاخود ئارەزووی لە بارەیە بکە بێ بارێک لە خۆیدا دروست بکات توانیمان لێرە کۆبوونەوە و دەست بەو کارەدا بکەین. زیاتر ئەوەی کە گرنگی بەم پیشەیەدا گەنجە و گەنج زیاتر حەزی بەم پیشەیە و جوانکاریش پێویستە بۆ ئۆتۆمبێل بمانەوە و نەمانەوە شتێکی جوانە و هەم بۆ خودی کەسەکەش لەوانەیە پێ مرتاح بێ وەکو شتێکی نەفسی خۆشە بۆی ئەبینێ سیارەکەی جوانە یانی تو کۆمەڵە گۆڕانکاری تیا بکە. چەند ساڵێکە خەریکی ئەم ئیشەین و خەڵکی ژیە بۆ لامان لێمان ڕازیە و دوای ئەوە ئیشەکەی ئەمەش بریتین لە کوشتن و تێگرتنی کوشتن و گاعی و سیارە و لەزگەیدا ئامی و بەردەوامی تر ئاوا خەریکی ئەم شتانین زۆر جارەیە وەرمونە لەسەر داواکاری خەڵکیشە تەڵە بە خەڵک داوای مەجموعەیە ئیشەکات ئێمەش بەردەوام ئیشی جوان و ڕێکوپێکیان بۆ ئەنجام بدەین. This painting, I think it's really beautiful that they use dancing as an imagery to speak about unison and like peace. I don't know how to say, especially here on the Berlin Wall. I think like it's really representative, and it's a good place to spread that kind of message. Also, I don't know why, but I'm reminded of the artist Miro with the dancing and the colors they used. So I think it's really beautiful, really pretty way of representing that message. Very big sign of freedom for some people, but pain for other people. And then you see all the young people taking selfies like if it's were nothing here. Like if it's all the history here doesn't mean anything because they are, again, slaves of something. They are slaves or they social media, taking pictures and selfies of a place without knowing the history about it.